بەناوی خی گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان تارێت دۆخی خەڵکی یاریمی کوردستان بەرەو خراپتر دەچێت و دەسەڵاتدارانیش بێباکن لە چارەسەرکردنی خراپی بژێوی خەڵک زانایان و مامۆستایانی ئاینیش داوا دەکەن حکوومەت کۆتایی بە ستەمکاریەکانی بەرامبەر بە هاوڵاتیان بێنێت بە میواندارێک لە بەڕێزان لە ئەستۆدیۆی سەرەکی سامان سنگاوی زانای ئاینی و عوسمان محەممەد زانای ئاینی هەروە لە هەولێرەوە ئیدریس کاریتانی زانای ئاینی تاوتوێن پرسە دەکەین لە سەرەتادا ڕاپۆرتێک دەبینین دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بن. بەهۆی قەیرانی داراییە و هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە دۆخێکی دژوار و سەختدا ژیانە گوزەرێن و مامۆستایان و زانایانی ئاینیش داواکەن حکوومەت کۆتایی بە ستەمکاریەکانی بهێنێت بەرامبەر فەرمانبەران و هاوڵاتیان. ڕۆژی ڕابردوو بەشێک لە مامۆستایان و زانایانی ئاینی وتاری مزگەوتەکانیان تایبەت کرد بە دۆخی خراپی هاوڵاتیانی هەرێمی کوردستان. زانایان و مامۆستایانی ئاینی لە وتارەکانیاندا داوا لە حکوومەت و دەسەڵاتدارانی هەرێمەکەن کۆتایی بە برسیکردنی خەڵک بێن و موچۆ مافەزە و دراوکەنیان بۆ بگەڕێنەوە. پێشتر یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان لە بەیاننامەیەکیدا ئاماژەی بۆ کرد و پشگیری تەواوی خۆمان بۆ مافەڕەوەکانی سەرجەم فەرمانبەران و تێکڕای چین و توێژەکانی کرد و پاتەکەینەوە. پێویستە حکوومەت هێرێم بە زووترین کات سەرجەمشەی سەردارایی و مافەڕەوەکانیان بۆ بگێڕێتەوە بۆ مەشکاری جددی و بەپەلە بکات بۆ چاکردنی بژێوی خەڵک و دابینکردنی موچەکانیان و کۆتایی هێنان بەو دۆخە دژوارە دارایی هەموو سنوورێکی بەزاندووە تا دێت ژیانی خەڵکی کوردستان مەترسی زیاتری لەسەر دروستە بێت و حکوومەتیش بێباکە. زانایان و مامۆستایانی ئاینیش ڕۆڵی کاریگەریان هەیە لەسەر کۆمەڵگە ئەگەر هەموویان یەکدەنگ بن ئەتوانن فشاری گەورە لەسەر حکوومەتی هەرێم دروست بکەن بەڕاستی چاکردنی ژیان و بژێوی خەڵک. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان سوپاس بۆ میوانەکانمان مامۆستا بەخێر بێن زۆر سوپاس بۆ ئامادەبوونتان. مامۆستا سەمان گرت لە بەڕێستانەوە دەست پێ بکەین بەڕێستان وەکو زانایەکی ئاینی سەرنجتان چێ لەسەر ئەو دۆخێکی ئێستا خەڵکی کوردستان و فەرمانبەرانی هەرێمی کوردستان تێیدا. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق محمد وعلى آله وصحبه أجمعين. دیارە ئێمە وەکو مامۆستایانی ئاینی بەڕاستینی گەرانی لەم بارودۆخەی کە ئەم خەڵکەتیایە ژیان ئەباتە سەر و مۆزەفەکان و هەموو چون و تۆژەکانی کوردستان بارودۆخێکی نالەبارە و ئەم بارودۆخش بارودۆخێکی سیاسیە دەسەڵاتداران وایان لێ کردووە ئەجینا لە وڵاتی ئێمەدا پڕ لە داهات و سەرەت و سامانە هەمووی بە هەدەر ئەدرێ و ئەدزرێ ئەچێتە گیرفانی دەسەڵاتدارەکانەوە وایان لە ژیانی خەڵک کردووە ژیانی خەڵکیان لە ژیانی خۆی بێزار بووە. من وەکو مامۆستایەکی ئاینی ئەبوایە ئەم جمعەیە باسی قوربانیم بکردایە و ئادابی قوربانی و سنەتەکانی قوربانی بەڵام نەمکرد باسی زیاتر و تارەکەم چڕۆپڕ کردەوە لەسەر بارودۆخی کوردستان و لەسەر نیگەرانی خەڵک لەسەر ئەم بارودۆخە. بەداخەوە هەر دەسەڵاتێک کە دەسەڵاتێکی خۆسەپێن و دەسەڵاتێکی زاڵم و دەسەڵاتێکی دیکتاتۆر بێ یەکێک لە ئیشەکانی برسیکردنی خەڵکە. ئەمە پیشەی نەک ئەم دەسەڵاتی خۆمان ئەمە پیشەی دەسەڵاتە زاڵمەکانە کە قورئان باسییانەکە کە لە مێژووی ئیسلامیە هاتووە وەکو دەسەڵاتەکەی ئەبوو جەهل وەکو دەسەڵاتەکەی ئەبوو جەهل کاتێک کە سحابەکان پێغەمبەر و سحابەکانیان برسی کرد لە 2 ساڵ لە شێوی ئەبوو تالیبە. ئەمە هەمان مێژووە ئەم دەسەڵاتی ئێمە دووبارەی ئەکاتەوە بەڵکو ئەم دەسەڵاتی ئێمە گەلێ خراپترە لە دەسەڵاتەکەی ئەبوو جەهل و لە دەسەڵاتی فیرعەون و لە دەسەڵاتدارانەی حتا لە سەدام و حتا لەم داعشانەی کە ئێستا ئەیانەوێت بێنە خاک وڵاتی ئێمە و مڵک و سورەت و سامانی ئێمە داگیرکەن و ئەمان کوژن و پێشمەرگەکانمان شەهیدەکەن. سوێن بەخوای گەورە ئەم دەسەڵاتە گەلێ لەوانە خراپترە. ماقوڵە 2 ساڵە خەڵکیان برسی کردووە ماقوڵە لەو چمچماڵا من ژیان ئەبەمە سەر کار گەیشتۆتە ئەوە ئاومان نیە ئاو کار گەیشتۆتە ئەوە
ئەوە بێزگە لە موچە و مەعاشکەوە ڕۆی کۆتایی پێهات و فاتیحای دیار بخوێنین ئێمە لە مەزموعەیەکە ژیان ئەبینە سەر ئۆردوگای شۆڕش ئۆردوگای زۆرە ملێک کە وەختی خۆی بەعس لێ خۆی کردینەوە ئەمانە گەلێک لەو بەعسە ئەوەی کە بەعس بە ئێمەی نەکرد ئەمانە بە ئێمەیان کرد ئێمە لەو ئۆردوگایە ژیان ئەبینە سەر بەداخەوە دوای 20 ڕۆژجار ئێمە ئەومان بۆ دێ ئەم مەسئولە گەندەڵە دزانە خۆیان ئاوی مقەتەر ئەخۆنەوە جاری وایە لە گەعدە و دانیشتنیەکە پەرداخی عەرەق ئەخۆن و بای دوو وەرەقەیە بای دوو وەرەقە بەڵام تەنچی سەربانی ئاوی ئێمە لە تۆ زیاتر هیچی تیان نیە لە دوای 10 ڕۆژ حەوزە ئاوەکانی خۆیان لە دێنلاکانیانە لە قەسر و قوسرەکانە کە عەرزی خەڵکە داگیریان کردووە حەوزەکانی خۆیان بۆ ڕابواردن و خۆشۆردن دوو ڕۆژجارە ئاوی پاکی تێیەکەن بەڵام ئەگەر لە دوای 20 ڕۆژجارێکیش ئەو بێ بۆ موجەمەعی شۆڕش ئاوەکەمان لێڵ و بۆگەن و پیس و زەردە باشە ئەمە کەی جێی قبوڵە من بە خەڵک ئەڵێم بە خەڵکی کوردستان ئیتر ئێمە ئەمە قبولکەین مسلمان نیمان چونکە سیفەتی مسلمان وایە کە بگژی دیکتاتۆر و زاڵما بچێتەوە بۆ پێ دوانە زاڵمنەوەنە ئێستا سوێن بەخوا لە سەدام زاڵمترن ئەوەی سەدام بە ئێمەی نەکرد ئەمان بە ئێمەیان کرد پڕ بووینە ئێمە من وەکو مەلایەک وەکو مامۆسایەکی ئاینی پڕ بوومە لەوام کە لە چەمچەماڵات کارەساتێک دروستکەی بەڕاستیەکەی یعنی تەواو بێزار بووینە لە ژیانمان نە جەژنمان جەژنە یەک تۆزێک دڵم بەم جەژنە خۆش نییە باسی جەژن باسی ئەوشم بۆ خەڵک نەکردو تەنها باسی ئەم بارودۆخەم بۆ خەڵک کردووە دڵم بە جەژن خۆش نییە سوێن بەخوا چکلێتێکم نەکڕیوە سوێن بەخوا خواردنم نەکڕیوە جەژن ناکەم لە ماڵی منە جەژن نییە تەعزیەمانە ئەمە وایە لە ئێمە کردووە کاکە ئاوسەکەمە بینم مناڵێکی پێشمەرگای بینم ئەمانە ئەم زاڵمانە پێشمەرگە لە بەرەی جەنگەکانە ئەدەنە کوشت ئەدەن بە شەهیدکردنا ماڵ و مناڵەکەی ڕسواکەن دینارێکیان نادنێ گوناح نییە مناڵێکی چاوگەشی فرمێسک بە چاوی مناڵێکی پێشمەرگا دێتە خوارەوە بۆ ئەوەی کە دینارێک لە گیرفانی دایکە ڕەشبۆشەکەیان نییە ڕەشبۆسەکەیان نییە دینارێک لە گیرفانیان نییە بەبێ شێو سەر ئەنێتەوە گوناح نییە من جەژنکەم گوناح نییە من جەژنکەم باشە سوپاس دەکەم دواتە گەرم و لای بەڕێز مامۆستا مامۆستا گەر بێم و لای بەڕێزت ڕای بەڕێزتان سەبارەت بەو دۆخی کە ئێستا خەڵکی کوردستان تیا چییە وەچی بکرێ و ئەرکی مامۆستایانی عینی چییە بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه بێگومان ئەو وەزعی کە ئێستا هاتوتە پێشەوە وەزعێکی نائاساییە وەزعێکی نەخوازراوە ئەوەی کە پێویستە تێکڕای مسلمانان تێکڕای گەلی کورد پێوەی مەشغوڵ بن بیکەن و بزات مامۆستایانی ئاینی هەمومان پێکەوە دەبێت لە بیری غەمی گۆڕانکاری دابین لە غەمی ئەوە دابین چۆن ئەم بار و درۆخ ئەم بار و زروفە تێپەڕێنین چۆن تەعاملی لەگەڵا بکەین ئەو ئەرکە قورسەی کە هەیە ئەمڕۆ ئەکەوێتە سەرشانی مامۆستایانی ئاینی ئەرکی ئاگادارکردنەوەی خەڵکە لە تەواوی ئەو زوڵمانەی کە ئەوانە ئیبێنن لە تەواوی ئەو ستەمانەی کە ئێستا مامۆستایانی ئاینی زیاتر هەستی پێەکەن ئەوەی کە مامۆستا ئاماژەی بە هەندێشت کرد بە حکمی ئەوەی کە ئێمە لە ناو خەڵک داین خەڵک زۆر جار هانامان بۆ دێنێ باسی دڵی خۆیمان بۆ ئەکاتەوە پێویستە هەمومان یەکەم وەکوتمان بار و زروفەکە بارێکی زۆر نائاساییە وەزعێکی زۆر خراپن زۆر نەخوازراوە هەمومان پێی بێتاقەت و پێی دڵتەنگین بەڵام ئەوەی کە پێویستە ئێمە بیکەین بە هەمومان شتەکە بە تەنها بە مامۆستایانی ئاینی ناکرێت مامۆستایانی ئاینی قسەی خۆیانیان کردووە پەیامی خۆیانیان گەیاندووە بەردەوامیژن وەکۆی مامۆستا باسی کرد لە جەژنا مەسەن ساڵان ئێمە هاندانی خەڵک بۆ عیبادەتەکان لەم کاتەدا کە مەسەن ئێستا 10 ذوالحیجە و بەیانی سبەینە ڕۆژی عەرەفەیە و ڕۆژێکی گەورەیە بەڵام لەگەڵ ئەوەشە ئێمە پەیامی ئێمە وای لێ هاتووە ئێستا کە هەرچەند واجبی خۆمانە ئێمە لە هەموو بار و زروفێکە خەڵک ئاگادار بکەینەوە وامان لێ هاتووە کە تەواوی بابەتەکانمان تەواوی بابەتە ڕۆحیەکانمان چڕ بکەینەوە لەوەی کەوە نەسیحەت و ئامۆژگاری دەسەڵاتدارانی ئەم وڵاتە بکەین ئەو خەتەرانەی کە دادێ ئەو خەتەرانەی کە ڕوو لە میلەتە ئەکا بەهۆی پڕبوونی خەڵک بەهۆی ئەو حاڵەتە نەخوازراوی کە هاتووە بەهۆی هەموو قۆرەخکاری کە هاتووە بەهۆی ئەو دزین و لەباربردنی سەر و سامانەی خەڵک کە هاتووە کابوو ئەرکی هەمومانە یەکەم خۆمان ئاگادار بکەین لە چ وەزع و حاڵەتێک داین پاشان دەسەڵاتدارانی ئەم وڵاتەش ئاگادار بکەینەوە لە هەموو خەتەرێک کە ڕوو ئەدا لە دوای ئێستا چێ لەلایەن خەڵکەوە تووڕەیی خەڵک وایان لێکە و چ بۆغراوی خۆیان کە با بڵێن خی گەورە پەروەردگار تۆڵیان لێکاتەوە لەو ستەمەی کە لە خەڵکی ئەکەن پێت ئەوەی کێسە دەکرێت ستەمە بەرامبەر بە خەڵکو و متخۆران ئەگەر نەڵین ستەمە ئێمە ئەوە ستەمە لە خۆمان یەکەین یعنی نەک ستەمە ئەمە ستەمێکی زۆر زۆر گەورەیە چه ستەمێک لەوە گەورەترە ئێستا
خەڵکێک لە ئەو پەڕی ڕابواردن و خۆشییا بێت هەمان خەڵکی ئەم وڵاتە بێ ملیوانی عرەقی نەکرد بێ خەڵکێکی تریش کە موچەخۆرە لە مامۆستاوە لە فەرمانبەری دایرەکانەوە هەر لە کەناسێکەوە بیگرە هەتا هەر بەشێکی تر لە ئەو پەڕی ماندووبوونایە. من نمونەیەک بە جەنابە دەڵم ئێستا یعنی ستەم لەوە ستەمتر چییە؟ مامۆستایەک چ پیاو بێت چه ئافرەت، یعنی معاشەکەی هەر چەندێک بوو بێ ئێستا هاتوو بۆ 400,000 یا 500,000 ئەو پەڕی 600,000 دینارە ئەگەر معاشەکەی ئەوش مەسەلەن 30 ساڵ بێ 28 ساڵ بێ 28 ساڵ بێ تاعین بوو بێ چستەمێک لەوە گەورەترە کە ئەویش بە 45 ڕۆژ جارە بە 2 مانگ جارێک بیدرێتێ کاتێک ئەچێتەوە قوتابخانەکەی خۆی وەک مامۆستا کارگوزارەکەی خۆی بەگوێناکە لە بەرەوەی موچە وەرناگرێ. ئەم فەقیرە بەکرێ سیاری خۆی بە مەصرفی خۆی بە ماندووبوونی خۆی ئەوە بکە بۆ مناڵی ئەم وڵاتە بەڵام لە مقابلە نەک تەکریم نەکرێ حەقە شەرعیەکەی خۆی نەدرێتێ. چ سیستەمێک لەوە ستەمترە کە ئێستا خەڵک بۆ ئەم جەژنە گیرفانی خاڵی و بەتاڵە ناتوانێت یعنی شتێکی زۆرکەمی جەژنانە بکڕێ بە ماڵم ناڵ. سوپاس دەکەم سوپاس. ئەگەر بچینە هەولێر لای مامۆستا ئیدریس، مامۆستا زۆر سوپاس بۆ بەشداریکردنت لە بەرنامەکەماندا. دەمەوێت ڕای بەڕێزتان بزانین سەبارەت بە مەسەلەی دۆخی ژیانی خەڵک و سەبارەت بە هەڵوێستی مامۆستایانی ئاینی لەو بارەیەوە. بەناوی خوای گەورە و میهرەبان، سوپاس بۆ جەنابتان و بۆ تەواوی ستافەکەتان و هەروە بە خێراتنی هەردوو میوانی زۆر بەڕێزت دەکەین ئینشاءالله. دیارە ئەو بابەتێک کە جەنابەت ئاماژەی پێ دەکەی بابەتێکی حساسە بۆتە بابەتێک لە تەواوی بڵین شەقام و تەواوی بڵین کۆمەلگا ڕۆژانە قسەی لەسەر دەکرێت. هەرچەندە پێم وایە لە ئێستادا قسەکردن قۆناکەی تێپەڕیوە، چونکە دەسەڵاتی ئێستا ئەم دەسەڵاتێکی ئێستا هەیە، ئەم دەسەڵاتە گەندەڵا بە تەواوی سواوە لە خزیە قسەکردن و پێشم وایە کاریگەری تا ڕادەیەک ناڵێم نەماوە بەڵام کەم بۆتەوە. بۆیە دەبێت ئێمە قۆناغی قسەکردن تێپەڕێنین بچینە قۆناغی بەرپرسیارەتی. دیارە هەستکردن بە بەرپرسیارەتی بەرامبەر بە کۆمەلگا، بەرامبەر بە نیشتیمان، بەرامبەر بە بڵین بە گشتی تاکەکانی کۆمەلگا لەسەر هەموو تاچێک ئەوە واجبە هەم لە ڕووە شەرعی و ئاینیەکەی و لە ڕووە نیشتیمانیەکەشەوە بەڕاستی بەرپرسیارەتێکی گەورە لەسەر شانی سەرجەم توێژەکانە، هەر توێژی مامۆستای ئاینینە باقی توێژەکانی تر. دیارە قەزیەی بڕینی قوت مەسەلەیەکی زۆر خەتەرە وەکو مەسەلەی سیاسی و بوارەکانی تر نییە، چونکە بڕینی نانی خەڵک ڕەهەندی سیاسی هەیە و ڕەهەندی کۆمەڵایەتی هەیە و بە تەکید ڕەهەندێکی تری هەیە کە ئێستا دەچێتە باری جینایەت و تاوان و ئەو مەسائیلانە. ئەو ڕەهەندە سیاسی کە هەیەی بڕینی نانی خەڵک ئەوش ئەوەیە کە لە ئێستادا دەبینی بەڕاستی ناشرینترین وڵات ئەگەر ناوی لێ بنێ وڵات یان ناشرینترین هەرێم لە جیهان ئەم هەرێمەی ئێمەیە. بۆ چونکە تا ئێستا ئەوەندەی بە دوای داگەڕام لە خلالی 100 ساڵی دەوا و دیراسەم کرد ئەمڕۆ دوای بڵین ئەم ئاگادارکردنەوەم لەم بەرنامەیە دیراسەیەکی وردم کرد بزانم هیچ وڵاتێک هەیە لە درێژای ئەم 100 ساڵە لە کاتی تووشی ئەزەمەبوون نانی خەڵک ببڕێ. تەنانەت لە لوبنان کە 2 ساڵە حکوومەتی نییە نان نەبڕدراوە و تەنانەت لەم سووریایی کە دەبینی کە ڕژێمێکی دیکتاتۆری تێدایە، ئەم ڕژێمە سەر لەبەری دیکتاتۆریەتە و ئاگر و ئاسن دەبارێت لە وڵاتە تا ئێستا ڕاتب و معاشی خەڵک نەبراوە و تاکە شوێن گەر هەبێن عاشی تێدا بڕابێ ئەم وڵاتەی ئێمە. لەبەر هەندێ ئەمە ڕەهەندە سیاسەکەوە بە دنیا نیشان دەدا کە ئەم مجتەمە ئەم کۆمەلگایە ئەم هەرێمە توانای بەڕێوەبردننی سیاسی نییە، توانای ئیدارەی سیاسی نییە، توانای ئەزەماتی سیاسیشی نییە. ئەمە ڕەهەندە سیاسەکە ڕەهەندێکی زۆر خەتەرە. نمونێکی ناشرن پێشکەش بەو حکوومەتی عێراق دەکات کە ئێستا بەم هەموو کێشەیەوە لە ئێمە لە پێشی ئێمەیە و نمونێکی ناشرین پێشکەش بە شەرق ئەوسەد دەکات لە ڕۆ سیاسیەکەیەوە و نمونەیەکی ناشرین پێشکەش بە دنیاش دەکات. ئەمە لە ڕۆ سیاسیەکەیەوە. لە ڕووە کۆمەڵایەتێکەوە لە خلالی 1 ساڵی کەمتر لە ساڵێک کە ئێستا ئێمە لە مانجی نۆین لەم نۆمانگە بەس بڕۆ لە محکەمەکان تەماشاکە داوای مەدەنی کە علاقەی بە تەلاق و بە نەفەقە و بە مەسەلەی کریخان و بۆ مەسائلانەیەیە کە داوای شەرعی و مەدەنی پێ دەڵێن 30,000 داوای تێپەڕاندووە. ئەمە وای کردووە مجتەمع وردە هەڵوەشێتەوە لە باتی تۆ بینای مجتەمع بکەی، یعنی دەسەڵات یەکێک لە ئیشە ئەساسیەکانی ئەوەی بینای کۆمەلگا بکە
خێزان پێکبینی گەنجەکان بخاتە سەر سکا لە کوڕ و لە کچ ڕۆژ بە ڕۆژ گەشەی بڵین کۆمەڵایەتی بباتە ئاستێکی بەرز بەڵام ئەوە ڕۆژ بە ڕۆژ ماڵەکان هەڵدەوەشێنەوە گەنجەکان هەڵدەشێنە ئەوە ڕەهەندە کۆمەڵایەتێکە سەرڕای ئەوەی کە چۆتە بابی عقوبە و جینایەت چەندان کوشتن و بڕین و شەڕ بڕۆ لە محکەمەکانە تەماشا بکە ئەو نەیتوانیوە قەرزی ئەو بداتەوە ئەو مەڕێن لۆ نمونە پارێکی زۆری بە ملیار و ئەوانە لای حکوومەتە مقاولە چەندان کەس کچوونەتە سەری کوشتن هەیە بڕین هەیە ئەمەش دەمڕوەوە لەبەر هەندێ مەسلەی قوت بڕین وەکو هیچ شتێکی تر نییە بۆیە ناکرێت نە مامۆستای ئاینی و نەغێری مامۆستای ئاینی لەم قەزیە بێدەنگ بێ هەرچەندە بەڕای من بەڕای بەندا مامۆستای ئاینی لەم قەزیانە زۆر درەنگ دێنە دەنگ کە ئەمە بەڕاستی کەم و کوڕیەکە من بەڕاشکاوی دەیڵێم دەبوو زووتر و چاکتر و بوێرانەتر لەسەر قەزیە بچوبانە دەنگ چونکە ئەمە وەکو مامۆستای ئاینی زۆر ئیدعای مەسەلەی ظالم و مەزلوم دەکەین زۆر ئیدعای مەسەلەی حەق و حەق گوتن دەکەین لە کاتێکدا مامۆستای بەڕێز من ئاگاداری جەنابەت دەکەمەوە کە کەم و کوڕیەکەی لە ئێمەوە کە دەتوانم بڵێم دوا توێژین کە لەم مەسەلەی قسە دەکەین بەڵێ هۆکارەکەی مامۆستا تەسەوڕ دەکەم بەڕێوەی ڕەچاوی ئەوە بکەن بڵێن بە بەڵێ هۆکارەکەی چیە کە مامۆستایانی ئاینی لە کاتێکا پێشتر پێشڕەو بوون بەڕێزت دەڵێیت دوا چین و توێژن کە قسە لە مەسەلەی بژێوی خەڵک دەکەن دیارە بە تاکید ئێمە دەبێت ئەم قۆناغی مجاملەش تێپەڕین چۆن قۆناغی قسەکردن پێویست دەکات تێپەڕین قۆناغی مجاملە وای کردووە ئەم کۆمەلگای ئێمەی داتەپاندووە ئێمە لەگەڵ یەک مجاملە دەکەین قەتقەتە تا ئێستا نەمان بینیوە لە 23 ساڵی دەسەڵات یەک سیاسی بڵێ کەم و کوڕیم هەبووە هەمووی پەردەپۆش دەکات حیزبەکان بە گشتی بەبێ ئیستیسنا کەس عیبەکانی خۆی دەرنەخستووە و پێشی دانەگرتو ڕۆژ لە ڕۆژە ئێعتیراف بە عیبەکانی خۆی بکە و ئێمەش وەکو مامۆستای ئاینی تووشی ئەم نەخۆشیە بووین ئێعترافمان بۆ نەکردووە هۆکارەکەشی پێم وایە بۆ دەگەڕێتەوە بە گشتی کۆمەلگای ئێمە وەکو کوتم لە قسەکردن دەبێ پێپەڕی بۆ قۆناغی بەرپرسیارەتی لەوە قسە دەکەم کە ئێستا لۆ نمونە با ئێمە بە نمونە قسە بکەین ئێمە ڕاستە بەشێک لە حیزبی دەسەڵاتیان چەند حیزبێکی دەگمەن ئەم وڵاتیان خستۆتە قەیرانەوە بەس بەڕای بەندا ئێمە گشتمان بەرپرسیارین لەوە چۆن با ئەمە وردکەینەوە بۆی کەس بە هەڵە تێمان نەگە بە نمونە ئێمە تا ئێستا توێژەکانی نێو کۆمەڵگا خۆما یەکلا نەکردوەوە با ئێمە سەرتاو لە مامۆستا ئاینی دەست پێ بکەم 5,000 و قسوور مامۆستا ئاینی لە وڵاتی ئێمە هەیە چەند مامۆستا هەیە بە تەواوی خۆی یەکلا کرد بێتەوە قسە لەم بابەتە بکات لەوانەیە بە 50 دەست بشمێرێت کەمە کارە چاتە 5,000 مامۆستا ئاینی ئەو جار وەرە 111 ئەندام پەرلەمانت هەیە چەند ئەندام پەرلەمان بە تەواوی خۆی یەکلا کردوتەوە کەوت بێتە لای قەزیی جەماوەری و پشتی جەماوەر بگری خۆی یەکلا بکاتەوە مماتەڵە دەکات مجاملە دەکات تەویلات دەبینتەوە ئەو جار 30 وەزیرەمان هەیە چەند وەزیر بە تەواوی خۆی یەکلا کردوتەوە چەند حیزبێکی سەرچیمان هەیە چەند حیزب پێیەکی لەمبەرە و پێیەکی لەمبەر نییە کەواتە ئێمە بەگشتی لە نێو کۆمەلگایەک دەژین هەمومان تووشی ئەم گرفتە بووین بۆیە ئەم دەسەڵاتە گەندەڵی کە ئێستا زوڵم لە خەڵکی دەکات زوڵمەکە لەوە سەرچاوێکێکەت تەواو ئێمەی بەڕاستی تاقی کردوتەوە دەزانی ئێمە توێژەکان یەکدەنگ نین یەک ڕەنگ نین بەڕاستی مجتەمەعی ئێمە دابش بووە بەسەر حیزبەکانەوە حیزبەکە چ ڕەئیەشی هەبێ ئەو مامۆستا ئاینی کە دابش بووە بەسەر حیزبەکە هەمان ڕەئی هەیە کە لە کاتێکدا مامۆستا ئاینی دەبێت قیاسی خۆی هەبێ موازنەی خۆی هەبێ لە قورئان و سوننەوە لە منطەلەقی مەبدەئەوە قسە بکە نابێ بانگراوندی حیزبی کاریگەری لەسەر مووقیفی بکە لەسەر حەق گوتنی بکە لەسەر بڕیارەکانی بکە لەسەر پشتگیری کردن لە جەماوەر بکە بەڕاستی من دەبێت ئەوە ڕاست بکەمەوە هەر شخصێک هەر بەڵێ مامۆستا بەڵێ بمبورە وتم ئەوە بکەم هەر شخصێک هەر مؤسسەیەک هەر حیزبێک ئەوڕۆ پشتی جەماوەر بگری مێژوو لە لای خۆی تۆماری دەکە چونکە ئەوڕۆ لە هەموو کاتێک زیاتر جەماوەر پێویستی بەم شخصەیە بەم مؤسسەیە بەم دەستگایە بەم حیزبەیە ئەم قۆناغە تێدەپەڕی خۆناغێکی تر دێتە پێشێ ئەو حیزبان و ئەو مؤسسە و ئەشخاصانەی کە بەلای دەسەڵاتی زاڵم داکەوتون مێژوو ڕەحمیان پێناکە مێژوو باسییان دەکا مێژوو باسی ئەم تاوان و جەریمەیە دەکا کە لە پشتی دەسەڵاتێکی ستەمکارە پشتی لە جەماوەرێکی مەزلوم کردووە بەڵێ سپاس دەکەم مامۆستا دواتر گەڕێم لای بەڕێزت مامۆستا سەمان ئەگەر گەڕێم لای بەڕێزت بەس شێوازێک مامۆستایانی ئاینی دەتوانن ڕۆڵ ببینن لە باشکردنی بژێوی خەڵک والله من بەڕاستەکەی خۆم بۆ خۆم مامۆستاکان قسەکی جوان بوو بەڕاستی لەسەر مامۆستای ئاینی من خۆم گلەی زۆرم لە مامۆستای ئاینی هەیە چونکە مامۆستای ئاینی لە دواوەیە بۆ قسەکردن لەسەر قەزیەکان و باسکردن لەم گەندەڵی و فەساد و زوڵمەی کە هەیە
ئەوە من گلەیەکی زۆر گەورە ئاڕاستەی مامۆستایانی ئاین و بە تایبەتی یەکێتی زانایان لە دوای 2 ساڵ تازە بەیاننامەیەکی دەرکردووە ئەوش بە ترس و لەرزەوە ئەمە بەڕاستی جێگەی نیگەرانیە و جێگەی داخە چونکە خەڵکێکی زۆر گلەی زۆری لە مامۆساکان هەیە من تەنها 1-2 حەدیث بۆ مامۆسا ئاینیەکان و تەسکیرێک ئەخوێنمەوە ڕەنگە ئێستا بەرنامەکەمان ببینن پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله عليه وسلم ئەفەرمێ لا يمنعن أحدكم رهبة الناس أن يقول بحق إذا رآه فإنه لا يقرب من أجل ولا يباعد من رزق پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله عليه وسلم ئەفەرمێ لە کەس مەترسن یعنی زۆر مستەمی خەڵکانێک نەتان ترسێنێ چونکە ئللا قسەی حەق و لەوتنی ڕاستیەکان و بەگژا چوونی ستەمکار و زاڵمی ئەگەر ئێوە لە دووشتە ترسن ئەگەر لەوە ترسن ڕزقەکەتان نەمێنێ ئەوە ڕزق لای خوایە ئەگەر لە ئەجەلیشە ترسن ئێمەی مامۆسایانی ئاینی بە سەدان جار لەسەر میبەر و تومانە ڕزق لای خوایە بە سەدان جار و وەزاران جار و تومانە ئەجەل لای خوایە إذا جاء أجلهم لا يستأخرون ساعة ولا يستقدمون ئەی باشە چ عەجەبە ئێمە لە ئەجەل بترسین ئەی باشە بۆ ئێمە لە ڕزق بترسین ئەوە ڕزقمان هەر نەما معاش کۆتایی پێهاتووە ئەگەر لە ڕزقە ترسی معاش و کۆتایی هات ئەگەر لە ئەجەلیشە ترسی 1000 جار تومانە ئەجەل لای خوایە ئەیتر لە چی ئەترسی باش ئێمە چی ڕێز لە ئێماگرێ تەنها ئەو چین و توێژە فەقیرەیە ڕێز لە مامۆسای ئاینی ئەگرێ مامۆسای ئاینی لە مزگەوت تا چی لە دوای ئێمە نوێژەکە مەسئولێک لە دوامانە نوێژەکە دەوڵەمەندێک زۆر بەکەمی لە دوای ئێمە نوێژەکە تەنها ئەو خەڵکە ڕەش و ڕوتەیە لە دوای ئێمە نوێژەکە سەلامە دیتۆ خەڵکی ڕەش و ڕوتە بەلای ڕاست و بەلای چەپە ئەی باشە بۆ ئێمە لە پێشوە لە نوێژای ئەی بۆ لە خوارد و داواتان لە پێشای ئەی بۆ لە بەگژاچوونی زاڵمەکان لە پێشانی ئەی بۆ دیفاع لەو خەڵکە ڕەش و ڕوتە نەکەین ئەمڕۆ ئەی وەزیفەی مامۆسای ئاینی ئەبێت چی بێ أي قرآن نافرمي للديان آية قرآن وما كنا مهلك القرى إلا وأهلها ظالمون وكم قصمنا من قرية كانت ظالمة ديان آية وايك أخواي قرآن فرمي باسي استمكاريك أخواي قرآن أو قماني لنا ودا بيظلم مستموا يعني وظيفي إمام موسى أيني بدر لوي وما على الرسول إلا البلاغ تبليغات وتبليغ رسالة إخوايا بقجاتوني الظالم كان أي بيغمر نافرمي أفضل الجهاد كلمة الحق عند سلطان جائر باشە مامۆسای ئاینی چەندجان ئەمەمان لەسەر میبەرە خوێندو و تومانە گەورەترین جیهاد ئەوەیە کە بەرامبەر بە دەسەڵاتێکی زاڵم قسەی حەق بڵێ ئەوە تا یا ئەبێ بڵین بڕوامان بە حەدیث و ئایەتەکان نییە یا کە بڕوامان بە حەدیث و ئایەتەکان هەیە ئەی بۆ پێغەمبەر ئەفەرمێ من قوتیل دون مالی فهو شەهیدون هەر کەسێ لە پێناوی ماڵەکەی بکوژێ شەهیدە باشە تۆ لە پێناوی ماڵ و داهات و قوتی خەڵکێکە دیفاعی لێ بکەی بکوژری ئەوە گەورەترین شەهادەتی بەدەستێناوە ێدەبا دوو مامۆسای ئاینی شەهید بێ یا ئەوە تا بڕوامان بە شەهید بوون نییە یا بڕوامان بە حەق و ڕاستی نییە یا کە بڕوامان هەیە بۆ پێشەوە خەڵکە ناکەوین کاکە چی مەلای ئەم کوردستانە هەیە ئەگەر لە ڕوعبێکیشیا بێتە سەر جادە و خەڵکە ئەکەوێتە شوێنی بزانێت چۆن گۆڕانکاری بەسەر مۆزعا دروستەکەی بەداخەوە مامۆساکان دابەش بوون بەسەر حیزبەکانە من لێرە بەرنامەیەک پێشکەشەکەم وەکو مامۆسایەکی ئاینی هەندێک مامۆسا هەیە بە ئێستەشەوە سەر بم دەسەڵاتن هەیە هاوار ئەی پێغەمبەر نافەرمێ سيأتي أمراء من بعدي يظلمون ويكذبون فمن صدقهم بكذبهم وأعانهم على ظلمهم فليس مني ولست منه پێغەمبەر فەرمێ لە دوای خۆم دەسەڵاتدارانێک دێن درۆزنن و زاڵمن هەر کەسێ بەڕاستیان بزانێ هەر کەسێ تەییدیان بکە پێغەمبەر فەرمێ لەسەر ئاوی کەوسەر بێ بەشە ئاوی کەوسەری من نە من لە ئەوم نە ئەویش لە منە هەی هاوار مامۆسای ئاینی سەر بەدەسەڵاتە ئێستا ئێمان بەرنامە لەگەڵ ئەم مامۆسا بەڕێزانە پێشکەشەکەین هەر ئەوە نازانی دەسەڵات دوو مەلە قیتەکاتەوە لەسەر کەناڵەکانەوە ڕەتمان نەداتەوە من لە کەناڵی ئێناتی لە کاتی ڕەمەزانە دوعای شەڕم لەم دەسەڵاتەکەتم خوایە ئەم دەسەڵاتە لە کۆڵمان بکەیتەوە خوایە ئەم مەسئولانەمان لە کۆڵ بکەیتەوە خوایە چۆن دوعا نەکەم لە دەسەڵاتێک ببینم پێشمەرگەیەک لە بەرەی جەنگەکانە لە کاتێکا کە شەهید بووە خەریکە گیان ئەدات و خەریکێک ئاخر وشەی سەرەمەرجی لە باتی لا ئیلاهە ئیلەڵڵا بە ڕەفیقەکانی بڵێ هاوڕێکانم توخوا پارەم پێ نەبوو لە کاتێکە هاتم بۆ واجب داخلەی مناڵەکەم شکان بە دزی مناڵەکەمەوە داخلەکەم شکان 10,000 تابوو بۆ کرێ سیارەکەم ئێستا مناڵەکەم نازانێ من ئەوە ئێستا ئەڕۆم توخوا قەرزارتان بم ئەو 10,000م دەن بۆ مناڵەکەم چۆن دوعا لە دەسەڵاتێکی وا ناکەم مەلایەکیان هێناوە ئەڵێ چی لە شاشەی تەلەڤیزۆنە دەسەڵات ئەڵێ دوعای شەڕ دروست نییە مامۆستا چۆن دوعای شەڕ لە دەسەڵاتێک ئەی پێغەمبەری خوا دوعای شەڕی نەکرد لە عوتبە و لە شەیبە و لە چۆ لە چێ حەدیثی بخاری مسلم کە پێغەمبەری خوا فەرمی خۆیە لە ناویان دەی
بابا ئێمەژڵێن خۆی ئەمانەمان لە کۆڵکەیتەوە مامۆسای ئاینی وەک نایتە سەرجادە و قسە ناکەیت لەسەر مینبەرەکانەوە مامۆسا تایت دەستی خۆش بێم جمعەیە کە باسی ئەم دەسەڵات و نامەتی و خەڵکەی کردووە جێی دەستخۆشیە باش ئێمە چۆن جوابی ئەو میلەتە بدەینەوە لە قیامەتە باشە ئەم مۆسا ئەگە تێپەڕێ و خەڵک بکوێتە ئارامی خۆشیەوە چۆن لە ڕوومان هەڵبێ لەسەر مینبەرەکانەوە قسە بۆ ئەو خەڵکە بکەین بڵێن قال الله وقال الرسول کە لە پێش خەڵکۆ نەبینەوە کە لەگەڵ معانات وێشی خەڵکان نەبووینە زۆر بەداخەوە سواس دەکەین مامۆستاگەن مامۆستا جەناویش پێدووە مامۆسایانی ئاینی هەمویان نا بەشەوەی گشتی کەم تەرخەم بوون ئەنی ئەو ڕێگانە چین کە مامۆسایانی ئاین دەتوانێت تەنها مینبەرە یاخود ڕێگەی تریشەکە دەتوانێت فشار دروست بکەن لەسەر دەسەڵات بەداخەوە مامۆسایانی ئاینی ڕێگەکانیان لێ تەسکراوەتەوە غێری مینبەرەکان شوێنێکی تریان نەماوەتەوە لەوانەیە هەموو مامۆستایەک دەستی نەگاتە کەناڵەکان و لە هەموو شوێنێکیژە ئەو ئازادی نییە مامۆستا ئێستا مەسەلەن لە مینبەرەکانەوە قسەکە ئەوشی کە لە مینبەرەکانەوە قسەکە من واز دەکەم مامۆستا بەحقەت کەم تەرخەمی خۆی هەیە هەموو مامۆستایەک ناڵم بەڵام بڕێکی زۆر لە مامۆستایان کەم تەرخەمن لەوەی وەکو پێویست نەیانتوانیوە کە خەڵک ئاگادار بکەن بەڵام زۆرێکیش لە مامۆستایان خەڵکیان ئاگادار کردوتەوە خەڵکیان ئاگادار کردوتە لەوەی حەقیان پێوتون و حتا ئەتوانم بڵێم مقدارێک یەکێتی زانانیش چەند جارێک بەیاننامەی دەرکردەوە بەس تەنها بە بەیاننامەیەک بەگربوونەوەیەکی کەم کۆکردنەوەی چەند مامۆستایەک کارەکە ناڕوات ئەمە لێرە دەبێت مەسەلەن مامۆستانی ئاینی دەوری گەورەتر ببینن بەوەی جەمبوونی خۆیان یەکدەنگی و یەکڕەنگی خۆیان وەلانانی وەلای حیزبی سەر بە فڵان حیزب و سەر بە فڵان حیزب لە پێناوی مەسلحەتێکی گەورەتر کە مەسلحەتی ئێمە ئەگەر بین سەیری مەقاصیدی شەریعی ئیسلامی بکەین پێش هەمووشت ئیسلام خودی ئیسلام دینداری بۆ هاتووە خودی دین بپارێزێ یەکەم شت کە مامۆستانی ئاینی دەبێت لەگەڵی بن ئەگەر ئەم وەزعوا بڕۆ ئێستا خەڵک دینی لە خەتەرایە لەبەر خاتری جلوبەرگی لەبەر خاتری خۆراکی لەبەر خاتری کرێخانوەکەی دێت زۆر تەنەزول ئەکا باشە پاشان یەکێکتر لە مەقاصیدی شەریعە خودی نەفسی ئینسانە ئێستا نەفسی ئینسان لە خەتەرایە یعنی ئەگەر تۆ بێت تەماشا بکە ئەوەی کە لە کەناڵەکانەوە ئەبینرێ کارەسەتێکی زۆر گەورەیە یعنی خەڵکێک ئەوەی کە هەر لە کەناڵی پەیامەوە دوێنێ شەو بینیمان ئافرەتێک بەڕووی سوورەوە لەسەر جادە تەمەنی 45 ساڵە لە نێوانی ڕانیە و چوار قوڕنە مەسافەیەکی زۆر بە عەرەبانەیەک و بڕە بەڕووی سوورەوە بۆی قوتی حەڵاڵ پەیدا بکات بۆ مناڵەکانی بۆی دەست لە خەڵکی پان نەکاتەوە ئەمە ئەگەر حاڵەتی لە خەتەرانە بێ گیانی لە خەتەرانە بێ تەماشا بکە ئەمە ناکات باشە لەبەر ئەوە ڕاستە مامۆستایانی ئاینی کەم تەرخەمیانەیە بەڵام منی حەقەتر ئەڵێم خەڵکیش کەم تەرخەمە لە بەرامبەر مامۆستای ئاینی مامۆستای ئاینی ئێستا ئەگەر سیر بکەین مامۆستای ئاینی بۆتە فەرمانبەر لە وڵاتی ئێمە بۆتە فەرمانبەرێکی سێرەگرانیش لای حکومەت بەڵام لای خەڵک لای خەڵکێک هەتا ئێسش خەڵک حرمەتی مامۆستای ئاینی ئەگرێ ئەوەی کەچ بۆ ئامامەی لە بەرابێ یا مامۆستای ئاینی بێ خەڵک پێشی ناکەوێت خەڵک ئەمە ماوە بەڵام بینیوتە مامۆستای ئاینی 24 ساعت لە دەوامایە باشە فەرموو مامۆستای ئاینی ڕیشی سووتێنراوە مامۆستای ئاینی کوڕی کوژراوە مامۆستای ئاینی خۆی خەڵتانی خوێن کراوە دەرکراوە هێنراوەتە خوارەوە نان بڕاو کراوە چەند کەس لەسەری بە جواب هاتوون چەند کەس دیفاعیان لێ کردووە مامۆستای ئاینی ئێستا من مامۆستای ئاینی لەوانێ بڵم زۆرێکیش بناسم ئێستا بەم شەوە لەبەر خاتریەوەی منداڵەکانی برسینە بنچاوی لە دەستی خەڵک نەبێ بەشەوە ڕا حەماڵی کرێکاریەکە بە ڕۆژ ئیشەکە فڵانی شاکە ئایکایکە بۆ ئەوەی کە چاوی لە دەستی خەڵک نەبێت تەنەزول بۆ دەسەڵاتێکی ستەمکار نەکە خەڵک کاتێک مامۆستا ئاینی دێ باس ئەکات مامۆستا ئاینی تووشی لە پێچینەوە ئەبێ لەو کاتی خەڵک لە بری ئەوی بێن سەرجادەکان بگرن بچنە بەردەمی دادگاکان و دیفاع و بەرگری لێ بکەن پێ دەڵەن جانەی وتایە بۆ هەندێک لە مامۆستایانی ئاینی کە قسەش ناکەن لەم ڕۆیە بەڵام ئەوش دیسانەوە نابێت تەئسیران تێ بکە وتم یەکەم دەبێ خۆیان جەم بن قسەیان یەک بێ خۆیان یەکلا بکەنەوە بۆ خوا پاشان بەڵام هۆکارێکە لە بۆنم لە هەر سوار پارێزگای کوردستان هەماهەنگن هەمویان بەیەکەوە مامۆستایانی ئاینی لەبارەی ئەم دۆخۆ ئەگەر هەماهەنگ بووینایە حاڵەکە نائەگەش بەمە من بەسەراحە دەڵێم وەکو مامۆستایانی تر ئاماژیان پێ کرد ممکنە خەڵکی تر هەبێ ئێستا دانیشت پێ قسە بە ئێمە بڵێ ممکنە ئێستا سبێنێ خەڵکی تر بێت دیفاع لە قەزەیەکی زۆر سەیر و سەمەرە بکات کە برسیکردنی خەڵک مامۆستای ئاینی پشگیری لە دەسەڵاتدارێک ئەو کەسێک کە پشگیری لە ستەم ئەکا نابێ مامۆستای ئاینی بێ ئەگەر مامۆستای ئاینیش بێ ڕێگاکەی خۆی ون کردووە ئێمە ئاگامان لێ بێ دووشت جیا بکەینەوە خەڵکمان هەیە عالمە هەمانەی عیلمە زۆرێک لە عیلمی وەرگرتەوە بەڵام عملی بە عیلمەکەی نییە ئێمە چی بکەین لەوەی ئەم دەسەڵاتە وای کردووە یەکێک لەوانەی کە وای کردووە ترسە
کە مامۆستایانی ئەبەدەن نابێ بترسێ لەم قەزیە چونکە کاتێک کە تۆ باسی جورئەت بۆ خەڵکەکەی بە خەڵکت وتووە حديثك پیغمبری خوا علیه الصلاة والسلام كاتك پیغمبری خوا علیه الصلاة والسلام أفرمي العلماء ورثة الأنبياء وإن الأنبياء لم يورثوا دينارا ولا درهما ولكن ورثوا العلم مامۆستایان لە پێغەمبەران و میراتێکیان بۆ بەجێماوە ئەو میراتەش کە مامۆستایان لە پێغەمبەرانەوە بۆیان بەجێماوە دینار و درهەم و پارە نییە تا ئێستا بخەڵەتێنرێن ببنە خاوەنی ڤێلا و باغ و کۆشک و ئەوانەی بەڵکو لە شوێنەکە شتێکیان بدرێتێ عیلم و معریفە و سەقافەت و ئەخلاقیان لێ بەجێماوە ئەبێ ئەوە بە خەڵک بگەێنن. بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک وەردەگرین دواتر دەگەڕینەوە لاتان لەگەڵمان بمێننەوە. دوبارە سڵاوتان لەوێت بەڕێزان. مامۆستا ئیدریس ئەگەر بگەڕێمەوە لای بەڕێزتان لە ڕووی ئاینیەوە ینی ئەو کەسانە چۆن پێناسە دەکرێن کە مەسەلەن مافی خەڵک دەخۆن و نان و قوتی خەڵک زەوت دەکەن و دەبێ هەڵوێستی مامۆستایانی ئاینی بەرامبەریان چۆن بێت؟ بەڵێ بێگومان ئەگەر دیراسەیەکی وردی قورئان بکەی لەگەڵ سونەتەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم بەتایبەتی لە قورئاندا 900 تەرکیزی تایبەت کراوە لەسەر پاراستنی ماڵ لە هەموو گەندەڵی و لە هەموو خراپەکاری و لە هەموو بەنەحەق خواردنێک. یعنی ئەگەر 900 لە قورئاندا ئاماژە بۆ بابەتە کرابی دیار ئەو پەڕی ئیهتیمامی پێدراوە چونکە هەموو علەما متفقن لەسەرەوەی کە ماڵ بناغە و بنچینەی حیاتە وقاعدة عامشمان هي يا أيها الذين آمنوا لا تأكلوا أموالكم بينكم بالباطل زيد كذا فرمي وتدلوا بها إلى الحكام لتأكلوا إلى آخر آية كتاي آخر آيتك أي خلشنا مالي يكتر مخون ولهموش خطر ترأويك فرموديك من هيا إن رجالا يتخوضون في مال الله بغير حق فلهم النار يوم القيامة أو بياواني كلد الصلاة براستي يتخوضون ويتصرفون يعني التصرف ده كان لمالي براستي ملشي قشتي بشيوازق لشيوازق كان أو أقري جهنميان بوهيا إنزا لوش ترسنا أكتر أويا كبيغمبر مان صلى الله عليه وسلم بخوتان دزانا لقيمي قياداتي بو لقيمي باشي بو بلان لقل أوشا حرشيشي زور جدي هيا القرآن ما كان للنبي أن يغل ومن يغل يأتي بما غل يوم القيامة يعني بو بيغمبرنية صلى الله عليه وسلم شتيشي كم يعني غل هنديك عندلين أقر بوردي تماشاي أم لفظ وأم مصطلح بكي تماشاتك مصطلحك عبارة لا مسألة عبايك يعني كم تر العبايك يعني كسيك يك عبا لمال ببا كبيت المال أما بتأكيد بو بيغمبرنية صلى الله عليه وسلم وهر كسيك
ئەمە بە لە ڕۆژی قیامەتێ بەوە دێ یعنی تەوەقوعکە بە ئەندازەی دەرزیەک تۆ لە ماڵی بەیت المال و بەی ئەوە تاوانەکەی کە تاوانێکی ئەوەندە گەورەی و ئیجماعی فقەها لەسەرەوەن ئیجماعی فقەها لەسەرەوەن کە ئەمە ماڵبرتنی بەیت المال وەکو ماڵی شخصێکی تر نیە چونکە لە کەبائیرە والله ئەعلەم مادەم لە کەبائیرە یعنی دۆ چونکە ماڵی بەیت المال مالی ملەتە اینجا زانایان دەڵێن تۆ کە ماڵی کەسێک بخۆی وەکو شەخص تاوانەکەی ئەهوەنترە لە ماڵی بەیت المال یان جەماعەت چونکە کاتێکی شخصەکە دەخۆی ئاسانتر دەتوانی گردنی خۆتی پێ ئازاد بکەی و حەقی بجێڕیەوە بەڵام کە تۆ بەیت المال دەخۆی ئەم بەیت المال مالی هەموو ملەتە ماڵی هێتیمی تێدایە ماڵی بێباوچی تێدایە ماڵی هەژار و نەداری تایە ناتوانانی بەڕاستی بە ئاسانی بیبێ ئەمە خاڵێکی تر لەو خاڵانە کە دەبێتە هۆکار بۆ لە بینبردنی دەسەڵاتدار چونکە پێغەمبەر دەفەرمی عەلەیهی السەڵاتو وەسەلام ومن ئەخەذها یورید ئیتلافها ئەتلەفەه الله هەر کەسێک ماڵ ببا بێوێ ماڵەکە بە هەدەر ببا خوا بە هەدەری دەبا لە نێوی دەبا بۆیە هەر دەسەڵاتێک لە درێژایی تەمەنی خۆیدا ماڵی خەڵکی بردبێ سەروەتی خەڵکی قوڕ کردبێ ئیلا لە کۆتاییدا بە مەرجی خۆی تەواو بوو بە نمونە گەر وەرگرین ئەوە تا حسنی مبارەک صاحبی 32 ملیار دلار بوو زین العابدین صاحبی 28 ملیار دلار بوو خەذافی صاحبی 40 ملیار دلار بوو هەروەها یعنی دەتانی بڵێن لەو بەرەشەوە کە علی عەبدوڵڵاه صالح زیاتر لە 30 ملیار دلاری هەبوو ئەوانە هەموو لە ماڵی گشتی بردیان بەڵام لە کۆتاییدا هەموو سەری خۆیانی خوارد دڵنیابن لەوەی کە عقوبەکانی ماڵ خواردن دوو سەرچیە هەم دنیای تێدا هەم قیامەت بۆیە تاوانێکی زۆر گەورەیە و دەشبینن ئەم مەسەلەیە لە کۆتاییدا چی بەسەدێ بە نمونە کاتێک قوڕیشەکان هاتن حساریان خستە سەر پێغەمبەر و سەڵسەڵام دەوروبەری خۆی حساری اقتصادی ئەوەندە کاریگەری بوو کۆمەڵێک هەر لە ناوە خۆیان هەڵگەڕانەوە لیان و ئەم حسارێن هەڵوەشاندەوە ئەمن دڵنیام لەوەی کە ئەم داڵەسەڵاتە بەم شێوازە بڕوا هەر لە خۆیانەوە دەژبینی ئێستا چەند ڕۆژێکە دەوکەوتێتە نێو خۆیان بە ئاراستەیەکە هەر بۆ خۆشیان شەریکە دزن بەڵام لە ئێستادا گەیشتە ئەم حاڵەتە پێم وایە ئەمە گەیشتە قۆناغێکی کۆتایی بۆیە کاتی ئەوە هەم لە ڕۆ قیامەتەکەی تاوانێکی گەورەیە هەم لە ڕووی دنیاییشەوە تاوانێکی گەورە یعنی حەقی خۆیەتی ئەوانە بە خۆ دابستنەوە ڕەحم پێشی ئەوەی بە ملت بکەن بە خۆیان بکەن ڕەحم بە کورسی و دەسەڵاتەکەیان بکەن ڕەحم بە ماڵ و سەروەتەکەی خۆیان بکەن ڕەحم بەم هەموو ڤێلا و مەزرعی خۆیان بکەن بۆی لە بین نەچێ ئەوە پارێزن خۆیستا دەسەڵاتدارانی عەرەب زۆربەی هەرە زۆری وەکو ئەوانە گەدەڵیان تایە بەڵام ملەتەکەی خۆشیان برسی نەکردووە ئەوە ئیمارات ئەوە قەتەر ئەوە بەحرێن ئەوە کوێت ئەوە باقی دەوڵەت دووەلی عەرەبی تەماشاکە خەڵکەکە لە قیمەی خۆشی و ڕەفاهەت دەژی بەڵام ئەوانش بە دڵنیاییەوە ماڵ و سەروەتێکی زۆریان بە دەرداوە بەڵام لەگەڵ ئەوەش خەڵکی خۆیان بۆم ئەندازە برز نەکردو بەڵام ئەم دەسەڵاتەی ئێمە قبول ناکە بۆ خۆت بژی دەڵێ ئی خۆم بۆ خۆم ئی توش دەخۆم ئێستا ئی توش دەخوا هێشتا لەوە ڕازی نییە بەڕاستی ئێمە کارەساتێکە هەم دنیای پێوە بە هەدەر دەچێ هەم قیامەتیشیان لەدەست دەچێ ومێدمان وایە بەڕاستی بەخۆیان دابست بەڵێ زۆر باشە مامۆستاوەی کە ئێوە وەکو مامۆستانی ئاین زیاتر ئاگاداری دۆخی خەڵکن و مامڕە لەگەڵ خەڵکدا دەکەن دۆخی خەڵک بەرەو کوێ دەڕوا ئەگەر چارەسەرێک بۆ ئەم دۆخی ئێستا نەدۆزرێتەوە بەڵێ طبعا دۆخ خەڵک لای معلومە ئێستا ئەوانە ئیشیان لەسەر کردی لە خلالی ئەم 23 ساڵە هەوڵی ئەویاندا کە لە شاخ زۆر دژایەتی سەرمایەداریان دەکرد کە ئەوان بە ئەتیباری خۆیان هەم بە فکرەی مارکسی هەم بە فکرەی باقی بنەما دیموکراسیەکان قەنەعەتیان بەوە بوو کە قۆناغی سەرمایەداری تێپەڕیە دەبێت ئێستا قۆناغەکان قۆناغی ئەوە بێت کە بنەما دیموکراسیەکان بنچینەیان ببێتەوە دیارە بە دڵنیاییەوە ئێستا ئەوان ڕاستیان نەکرد لە دێگەڵە تێپەڕە بڕۆ ئەو دیوی تا دەگەیە سەر سنوور هەمووی بیناکان عیبارەتە لە کۆمەڵک مەسوول و حەز دەکەی ناوەکانیش بۆ دەینەم و لە دێگەرەی وەرەوە ئەو دیوەی زۆربەی هەر زۆری بنا و نەخۆشخانەکان و تا گەیشت ئێستا قوتابخانەکانیش و تا دەگەیە ڤێلای گەورە و ئەوانە هەر عیبارەتە لە چەند بەرپرسێک کەواتە ئەو وڵاتیان بەرەو سەرمایەداری بن لە نظامی سەرمایەداریشدا دوای سەرمایەداری ڕێک چ دروست دەبێت طبقات دروست دەبێت چینایەتی دروست دەبێت ئەو چینایەتی کە ئەوان ئاماژە دەکەن ساڵەهای ساڵ ئیسلام عەبدی هێناوە و عەبدی داناوە ئەوەی کردە ئێستا ئەوان لە سەرەتای دەستپێکردنی جارێکی تر عەبدایەتین هەوڵ دەدەن خەڵک ببێتە کۆیلە بوون لە چ دروست دەبێت لە پێشی ئیسلام خەڵک لە جاهیلیەت لەوە کۆیلە بوو لە بەرەونانی نەبوو ژیانی نەبوو ژیانی سەرمایەدارەکان دەوڵەتیان کۆنتڕۆل کردبوو ئێستا عین لە وڵاتی ئێمە وایە
تاجیرێکی سەرمایەداری گەورەکە لەگەڵ دەسەڵاتیشە چکە یەکێک لە کارەساتە گەورەکانی وڵاتی ئێمە ئەوەیە زۆربەی هەرە زۆری سیاسیەکان تاجیرن کە ئەوە نابێ بە مطلقی ئەگەر لە ڕۆ شەرعیەکەشی تەماشاکەی حرامات سیاست مەدار تاجیربی چونکەوە تدلو بها إلى الحكام لێ پەیدا دەبێت ئیلا لەوێ دێ منفەزێکی بۆ دەبینەوە سەدان هەزاران تەندە ڕاکێشراوە کەس نازانی چۆن ڕاکێشراوە دراوەتە چێ وەریگرتووە ئەمە لە ئەنجامی چی بووە لە ئەنجامیەوە بۆ خۆیان تاجیر بوون قسەمان لێرە لەسەر چی ئێستا وڵاتی ئێمە بۆتە طبقەیەک لە ژێرەوەی ئەگە بچی ئێستا بە تایبەتی لە کۆمەلگا بە زۆرملێکانی کات خۆی دروست کراون لە مامزاوە تەماشا بکە لە بنەسڵاوە تەماشا بکە لەو لە تۆبزاوە تەماشاکە لە کۆرگۆسک تەماشاکە لەم شوێنانەی کە کۆمەلگان بەڕاستی گەیشتە حەدی ئەوەی یعنی ڕێژەکە زۆ خەتەرناکە بەسەرەوەتر مامناوەندا لە ڕێژەی تۆزێک لە فەقیری سەرەوەترە کەواتە وڵاتی ئێمە ئێستا بەرەو طبقات دەڕوە کە ئەمە زۆر سپاس مامۆستا زۆر سپاس زۆر ترسناکەم بابەت بەڵێ سپاس دەکەم بەگە دەرفەتە بوو دەگەرم وڵای بەرز مامۆستا دوا چارەسەر کاتیشمان کەماوە با دوا پرسیاری چارەسەر چیوە چی بکرێ بۆ باشترین دۆخەکە واللهی بۆ باشتر من بەڕاستی وەکو مامۆسایەک من ڕووەکەمە خەڵک بەڕاستی خەڵک بێدەنگی تەواو بشکێنێ و لە ئاستی ئەم زوڵم و زۆرە حەچی پێغەمبەر کە هاتووە دوعای کردووە کە خوای گەورە بیپارێزێ لە دەجال هەرچی پێغەمبەر هاتووە دوعای کردو خوای پارێزێ بەس ئەمانە لە دەجال خراپترن چونکە دەجال زۆر فیتنێکی گەورەیە هەر کەسێ شوێنی دەجال کەوێ شوێنی نەکەوێ ئەوە دەجال نانی ناداتی و ئاویشی ناداتێ کە شوێنی کەوت دەجال نانی ئەداتی و ئاوی ئەداتێ بەس ئێستا ئەمە شوێن کەوتەکانی خۆشی نان نادات یعنی ئەمە لە دەجال پیسترا پەیامم بۆ خەڵکی کوردستان أو حديث دينمو كبيغمرة فرمي إن الله أرسل الملائكة ليهلك قرية عم فيها الفساد بيغمرة فرمي خوا ملائكينات بو شارك بو ديك كوال لوان لولا فساد ولا قندليابو دعاي خواي قورك أمين أوتي أما أبيل لناوي ديتو تواوي كده بروي لوان لولا قندليايا كاتك ملائكان دين خواروا تماشاكا وتان قالوا يا ربي إن فيها صالحة أما بياوي تشاكي تيايا بياو تشاكي تيايا خواهی گەورە فەرمی بهی فەبدەئو لە پیاوە چاکەکەوە دەست پێ بکە و غەزەب و تووڕەبوونەی خوا ئەو غەزەبەی خوا ئەو قەهرەی خوا لە پیاو چاکەکەوە دەست پێ بکە وتیان بۆ ئەی خوایە جان فەرمی لەبەرەوەی نەیتوانی گۆڕانکاری دروستکە بێدەنگ بوو لە ئاستی گەندەڵی خەڵچینە بۆ بێدەنگ ئەبی ئەوە تا مەسوولانە کوڕەکانە لە ئەوروپا ئەژێ بە پارەی ئێمە بە پارەی ئەو نەوتەی لە قادرکەرەما کە شوێنی ئەنفالەکانە کە جێگەی ئەنفالەکانە ئەو پارەیە ئەو نەوتە ئەدزن کوڕە مەسئولەکان و مەسئولەکان ئەو پەڕی ژیانی پێبە لە وڵات لە دەرەوەی وڵاتە قەسری باش کۆشک و تەلاری باشیان هەیە ژیانی فولیان هەیە بۆ بەسیترین نەخۆشی ئەسنە دەرەوە نەخۆشەکانی هەڵەبجەمان کە بە چیمیاباران تا ئێسش دانەدانیان ئەمر ناتوان بیبەنە دەرەوە بەس مناڵەکانی خۆیان بۆ هەڵامەتێکە بەنە دەرەوە ئەوان لە قەسری باشان کارەبایان فولە ئاویان فولە ژیانیان تەواو دابینە پارەیان گیرفانیان فولە کارەبام نییە ئاوم نییە پارەم نییە نەخۆشکەوم خەستەخانەم نییە چاوەڕێ چی بکەم لەم حکومەتە دابنیشم ئەوە ئاوەکەشمان نادەنێ هیچمان نادەنێ کاتی ئەوە هاتووە ئێمەی مەلا پێشی ئەو خەڵکە بکەوین ئەو خەڵکەی تۆزە غیرەتی تایە هەولێر شاری هەولێر چاوەڕێ چیەکەی ئەو هەولێرە بیکە هۆلاکۆ بەزێن تۆ بۆ مەشهوری بەس من بڕام هەر بەوە نییە سلێمانی چاوەڕێ چی لەم حکومەتەکەین با هەڵسین سەر شەقامەکان و ئەم حکومەتە داڕوخێنین ئەمانەمان بۆ چیم گەندەڵانە ئەمانەمان بۆچی ژیانی ئێمەیان تەدمیر کرد ئەوە عەبادی کە وڵاتەکەی پڕە لە تیرۆریست پڕە لە تەقینەوە هەمان قەیران ڕووتیە کردووە بەم جەژنە بڕیاری داوە 300,000 بداتە هەموو مۆزەفینی خۆی ئەی حکومەتی هەرێم بۆم جەژنە چیت پێیە بۆ ئەم خەڵکە چیت پێیە بۆ خوێنی شەهیدان چیت پێیە بۆ مناڵی شەهیدان چیت پێیە بۆ کەس و کارێن فال تەنانەت موچەکەی خۆشمان نادەیتێ چارەکە موچەکەشمان پێڕەوا نابینی پێتان ئەڵێم خەڵچینە کاتیەوە هاتووە لیان هەڵسین لیان ڕاپەرن ڕجاتان لێ یەکەم بۆ خاتی خوا بۆ خاتی خوا ڕجاتان یەکەی سپاس مامۆستا دوا وتەش بە ڕێز کاتمەکەمەوە سپاس چارەسەر وڵا چارەسەر بەڕای بن ئەگەر بگەڕینەوە سەیری قورئان بکەین ئەوەیە کە خەڵک بزانێ ئەمانە هەرچیەک بن پێویست ناکات یعنی ئەو ترسە هەبێ لە دڵدا ئەمانش خەڵکی ئەم وڵاتن حکومەت چێە دەسەڵاتداری ئەم وڵاتە چێن کوڕی ئەم وڵاتن پێویستە یەکەم پێیان بڵێن ئەمەی ئێوە ئیکەن هەمان سیاسەتی فرعونەکانە کە فەستەخەفە قەومەه فەئەطاعوه قەومەکانیان ئەترسان بۆی بەگوێیان بکەن بەڵام نەتیجە چیان بەسەر هات ڕووخان و لە ناوچۆن
باشە دووەم پێیان بڵێن ئەوان زۆر لەوە کەمترن کە خەڵک نەتوانێت بپرسێ خەڵکیش ئەبێ بپرسێ لە هەموو شتێک خوا بۆ خۆی کە خوایە لەسەر و حوتە بەقی ئاسمانەوە مۆڵەتی داوە خەڵک بپرسێ ئیبراهیم عليه السلام خوای گەورە پەروەردگار مۆڵەتی ئەداتێ وإذ قال إبراهيم ربي أرني كيف تحيي الموتى ئەپرسێ خوایە چۆن مردوو زیندوو ئەەکەیتەوە بەڵام ئەمانەی ئێمە وایان کردووە وا پیشان ئەدەن دەسەڵاتی ئەوان لە هی خوش گەورەترە خەڵک نابێ بپرسێ لە کوێتان بوو چۆنتان پەیدا کرد چۆنی خەرجەکەن لە شوێ کەواتە چارەسەر ئەوەیە ئێمە بۆ خۆمان بیری ئەوانیش بخێنەوە خۆمان یەک دەنگ و یەک ڕنگ بین لە حەقەکانی خۆشمان بێدەنگێت. بەڵێ سوپاس دەکەم مامۆستا ئیدریس دەقەیەکیش بۆ بەڕێستان کاتمان کەماوە زۆر بە کورتی چارەسەر چی بە بڕایەوە؟ وڵایدا من بە تاکید چارەسەر بەڕای من سەرەتا ئەو قۆناغی ئێستا قۆناغێکی زۆر مەترسیدارە هەمومان لەناو بەلەمێک داین خەریکە هەممان پێکەوە دەخنچێن دەسەڵاتدار و تا حاکم و محکوم پێکەوە دەخنچین سەرەتا بەڕاستی لێژنەیەک تەشکیل بکرێ ئەگەر مامۆستایانی ئاینی پێی هەستن بەڕاستی ئەم دەسەڵاتدارانە ئاگادار بکەنەوە کەمە زەنجێکی مەترسیدارە و ئاگادار بن ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم زۆر زەرور و پێویستە بەڕاستی ئەم حیزبانە هەڵوێستی یعنی فەرمیان هەبی ئەم ملەتە بۆتە سلعەیەک تیجارەتی پێوە دەکەن حیزبەکان بەرگشتی هەر یەک بەشێک ینی بە شێوازێک کەمە کارەساتە حەقی خۆیەتی ئەم ملەتە بەس بێ چکە ملەتە 32 ساڵ سەدام حوسێن زڵمی لێ کردو ئێستا ژۆ 23 ساڵ و عمریش تەواو بوو یعنی بەسە بە نیەتەکان پاکەینەوە خاڵێکی ترکە ضرورە لە ئێستادا ئیشی لەسەر بکرێ بەڕاستی ئەوانە ئەگەر ئەم حکوومەتە بەم شێوازە بڕوا هەمویان تێدا گوناهبارن ئێمەش تێدا گوناهبارین یعنی ئەمە کەس نابێ خۆمان بەریکە لەم حاڵەتەی کە هەیە بەڵام هەرکەس بەبەشی خۆمان خاڵی کۆتایگەر ئیزنم بدەی دەبێمە تەرکیزە سەرەوە بکەین لەبیر نەکەین کە بەیانی عەرەفەیە ڕۆژی دوعاکردنە حەقی خۆیەتی هەمومان دوعا بکەین دوو بەیانی کە جەژنە من واتە سەوەڕ دەکەم یعنی بایکۆتکردنی جەژن شتێکی زۆر خەتەرە چونکە ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب ئەمە دینداریە بۆ ئێمە و ئەوان بەڕاستی یەکێک لە ئامانجەکانیان لە برسیکردنی خەڵک بۆ ئەوەی ئەتو ئاگاد لە بوارە دینداری و عیبادەتی و ئەخلاقی و ڕەوشتی و ئاینی و ڕوحیەکە نەمینێ کەمە خەتەرێکی گەورەیە بایکۆتکردن لە جەژن خەتەرناکە تۆ دەبێ بایکۆت بکەی لە زوڵم بایکۆت بکەی لە خراپەکاری نەک بایکۆت بکەی لە ڕۆژی جەژن کە ڕۆژێکی گەورە و ئاشتەواییە بەڵکو ومێد دەکەین لەم ڕۆژە کە ڕۆژی جەژنە دوعاکانمان بەیانی دوعای حاجیەکان قبول بێ بۆ ئەم ملەتە بۆ ئەم هەرێمە خۆمە هەمومان بەڕاستی پێمان خۆشە ئەم هەرێمە بەرەو کەنارێکی ئارام بڕوە پێمان خۆشە بەڕاستی ئەم مەسوولانە بگەڕێنەوە مراجعی خۆیان بکەنەوە ئەم ئاخارەی کە ئێستا گرتویانەتە بەری بدەن و بکەونەوە سەرڕێی ڕاست بۆ ئەم ملەتە جارێک بگاتە ئەم ئامانج و هەدەفانە بۆیە بەڕاستی من داوام هەیە لە خۆم و لە غەیری خۆم و مامۆستایانی ئاینی زۆر تەرکیز بکەن لەسەر ڕۆژی جەژن چووکەمە شیعارێکی گەورەیە بڕۆ ئەو دینە باڵتیلانە چەند گرنگی بەدی ئەوەی خۆیان دەدەن ناکرێت لەسەر مەسەلەی قوتبڕین ئەمە قوتبڕین خەتەرێکی گەورەیە بەڵام ناکرێت تۆ عیبادەت واز لێبینی لەسەر ئەم مەسەلەیە ومێد دەکەم ئینشاءالله بە تەرکیزەوە قسە لەسەر مەسەلەی شعائری خوا بکەین پشتی تێ نەکەین چونکە یەکێک لە هەدەفەکانی ئەوان دەپێچی و بەڕاستی ئەمە خەتەرناکە لەوانی تریش خەتەرترە بەڵام ومێد دەکەم ئینشاءالله بەیانی دوعاکە ڕۆژی دوعا قبوڵە هەممان تەرکیز بکەین لەسەر دوعاکردن بۆ دەسەڵات وەکو ئیمامی ئەحمەد دەفەرمی یەک دوعام هەبی دەمەوێت لۆ دەسەڵات بکەم با بەیان یەگەمە شتێکمان لە لای خوا هەبێ ئەم دوعا بکەین و بەڵکو ئەم دەسەڵاتە بەخۆی دابچێتەوە ئێمەش بە خۆمان دابچێت. بەڵێ زۆر سپاس بۆ مامۆستا ئیدریس کاریتانی کە بەڕێزیان لە هەولێرەوە لەگەڵمان بوو هەروە زۆر سپاس بۆ یەک لە مامۆستایانی بەڕێز سامان سەنگاوی و بەڕێز عوسمان محەممەد کە لە سۆدوی سەرەکی لەگەڵ مام سپاس بۆ ئامادەبوونتان سپاسی بۆ بینەرانی بەڕێز تا بەرنامەیەکی تر خواتانەوە.